ساڵانە نزیکی 1 ملیۆن تەن ئێمە بەرهەمی سەوزەمانە بێگومان بە هەموو جۆرەکانی سەوزە لە هەرێمی کوردستان. بۆ نمونە لە ساڵی 2019 نزیکەی 1,400,000 تەن بەرهەمی سەوزە بەکار براوە. لەو بەرهەمە لە 159 بەرهەمی خۆماڵی بووە و ئەوی تری لە 141 بەرهەمی هاوردە بووە. بەڵام بێگومان وەک وەزانن لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانی ناوخۆ بەرهەمی ناوخۆی ئێمە زیادە لە پێویست، یعنی لەو چەند مانگە لە مانگی 5 تا مانگی 8 و 9 ئەمانە هەمووی زیادە لە پێویست و ئێستاەوەی کە لە ئالوەکانە بوونی هەیە بەشی زۆری بەرهەمی ناوخۆیە. ئێمە ئێستا دەستمان پێکردووە و لە ڕێگەی 1-2 کۆمپانیاوە بە هەمان شێوە تەنسیقیانەیە لەگەڵ بەغداد بۆ ئەوەی کە بتوانن ئەو بەرهەمانە هەناردە بکەن و وەکو وەزارەتیش ئێمە لە دۆزینەوەی بازاڕان بە تایبەتی لەگەڵ وڵاتانی کەنداو بۆ ئەوەی بتوانین تووشی ئەو گرفتانە نەبین کە ئیمساڵ و ساڵانی ڕابردوو بووین. دوو بەرنامەمان داناوە، یەکەم بە پیشەسازیکردنی ئەو بەرهەمانە لە ناوخۆ، دووهەم دۆزینەوەی بازار تەنها متمانەمان لەسەر شارەکانی تری عێراق نەبێت، لەبەرەوەی عێراقیش بە هەمان شێوەی ئێمە زیاد لە پێویست بەرهەمی خۆی هەیە و هەمان گرفتی ساغبوونەوەی بەرهەمەکانیان هەیە. بۆیە دەمانوێت متمانە بکەینە سەر دۆزینەوەی بازار لە وڵاتانی کەنداو و یاخود لە ئەوروپا. هەوڵەکانی ئێمە وەکو وەزارەت و لە ڕێگەی ژمارەیە کۆمپانیا کە ئێستا دروست بوون کار لەسەرەواکەن، هەوڵەکانی ئێمە بەردەوام.